إما من هستكم أم خاتونا طبعا من زانياري طبعا جاري يكم كلا قلتانا دانشتين جاري دوم خوشكشي كهاولا قلتا عندي زانياري مكو كدوا أذاني كشي من يشي لهلكاني توتشي أبو كوتوي تم حالتوا من يوادار ما قالت تشاك بيت أبي أم خالة لبرشاو بقولي يك كشي من تو سيدي سروخو تواكي همو أو كساني كتوشي قرفتي دارونية بن همو أو كساني كوكو تو خلشي ترغمبار ودلطنگ وبيزار أزاني لجورة كيانشيا أو كسانن دائما سيدي سرو خويانا كان سيدي خوار خويان ناكن من ضل نيام يساتو بخشكك وبيزاري لبروي النمري برزينا وياشتيشينا وبكشبولك ولوانيشتيا بلام ديان شتي جوان لتوها هي لوانانية ونابيني كواتا كاتيك يشك بس شتە جوانەکانی کەسانی ترەبینێ شتە باشەکانی کەسانی ترەبینێ بەڵام شتە باشەکانی خۆی نابینێ و حاڵەتەی تۆیە ئێستا من بۆ بژمێرم سەدان شتی جوان هەیە لە ژیانتا دوو چاو هەیە چەند کەسەیە بەس لەم شارەیە لەم کوردستانە چەند کەسەیە بە هەزاران کەسێ نابینایە شکری خواشەکات تۆ دوو چاو هەیە بزانە قیمەتی چاو نازانی کچی من ئەگەر قیمەتی چاو بزانیە خۆ بەراورد کردای بەوانەی کە نابینان چاوێ بە ملیۆنە دۆلار ئێستا بەهەر کەسێ بڵێ بە 2 میلیۆن بە 3 میلیۆنیش ناداتێ لەوانە هەر پاپاری دنیا نەداتێ خۆی نابینەکە بۆ قیمەتی من نازانی کە خۆی گەورە یاوێتی بە تۆ بۆ تۆ بەس بیر لە یەک لایەنەکەیتەوە بۆ بیر لەوە ناکەی دوو دەستە هەیە هەزاران کەسێ بێ بەشە لە دەست ئیتر هۆکاری خۆی هەیە دوو قاچ هەیە کچی من دڵێکی باشە گورچی لەو هەیە سەحەتێ باشە تەندروستی باشە سەدان شتی جوان بۆ بژمێرم عەقڵێکی باشە هەیە توانایەکی باشە ئەوتە دایکی دەڵێ لە نمرەکانی و لە خوێندنیا سەرکەوتووە تۆم هەموو شتە جوان و هەیە نایبینی بۆ ئەم حاڵەتە ولا دروست بووە ئەوەی چێکە لە کێشەکانی هەموو ئەوانە من هیوادارم لە مەو دوا کچی من مراجعەیەکی خۆ بکەرەوە بیر لە قسەکان مام کەرەوە شتە جوانەکانی ژیانی خۆ ببینە تۆ گەر خۆ بەراوردکەی بە هاوڕەکانی ترێ یا حتا بە کچەپورەکەەوە من دڵنیام تۆ زۆر شتە هەیە لە کچەپورەکەتان نییە بەس تۆ خاڵێکە گرتووە دوو شتە گرتووە کچەپورەکە و هەیەی تۆ نیتە خی گەورە کەسی بێبەش نەکردو لە بەهرە وەڵڵاهی کچی من هەر هەمومان بەهرەدارین هەر هەمومان خی گەورە شتێکی یاوێنێتێ بەڵام نایزانی نایدۆزینەوانێ بەڵێ جا دکتۆریان ئەم کچەی من لەگەڵ خوشکەکانیشا دایمەن سراعی هەیە دایمەن یانی خوشکێکی ئەگەر ئیشێکی دەستکەوێ یان شتێ بکڕێ نە پیرۆزباییان لەکە نە پێی خۆشە بە شەرتی ئەوان ئەگەر ئەم دەرچێت یان شتێ بکرێ پیرۆزبایی لەکەن یعنی دیاری بۆ ئەهێن ئەگەر دەرەجەکانی بەرز بێ کەچی ئەم هەر بۆڵە بۆڵێت ڕۆکا بۆ دوێ ئەڕات پاسی ئەوانیان پیرۆزبایی بیرەکەن کچی من بۆ دەست ناکەیتە ملیان بۆ ئەم لاولای ماز نەکە لە زۆر زۆر سوپاس دڵخۆش بی بۆ کاکتۆریا من هەستەکەم ئەوان پێیان خۆش نییە و تەمسیلەکەن لە دڵەوە پێیان خۆش نییەکە من سەرکەوتوو ئەوە قسەکانێتی دکتۆر هەر ئاوا ئەڵێ وای لێ هاتۆ ئێستا نە کچەپوریە بۆ لای نە هاوڕەیەکیە بۆ لای نە خوشکەکانی زۆر گوێی بێن یعنی وای لێ هاتۆ بە تەنیایی ماوەتەوە تا قسەی لەگەڵ تۆ بکەین زارەخان ئەڵێ من هەستەکەم ئەو خوشکانم تەمسیلەکەن چۆن ئەزانیت دەتوانی پێم بڵێ چۆن ئەزانی تەمسیلەکەن باشە کاکتۆرگیان من سەیری یەکێ بکەم ئەزانم چی لە دڵایە چۆن بیرەکاتەوانێ ئیتر خۆم هەستی پێەکەم نازانم ئەچە وەڵایی مێسا من خۆم لەو بوارایی شەکەم خوشکی من بەو خوایە لەگەڵ 100 کەسا دابنیشم نازانم ئەوە چۆن بیرەکاتەوە چی لە دڵیاتی چێ ئەوازانە خۆمە فەتاحفاڵ نییە شتێکە بوو من ئێستا لەگەڵ تۆ دانیشتم پێشتر لەگەڵ خوشکتا دانیشتم ئەوە لەگەڵ دایکتا دووەم جارەوە بزانێ سێم جارە دانیشن اینجا شتێک شارەزای تۆ بووم شتی وان نییە باوکە گیان خۆ خەڵکەیەکی قسە ئەکات چۆن نەزانی ئەمە تەمسیلە ئێمە بێت چەند مووقیفێکە بێت چەند شتێکە بێ بۆمان دەرکەوێت پێشتر شتی تر بوو بێ اینجا توان نیستنتاجی شتێ بکەیت ینی ئەمە لە جێی خۆیان یەکچی من تۆ لە خۆتۆڵی وڵا من وا هەستەکەم من وا چێڵە هەستی تۆ ڕاستەکشی من چێڵە هەستە بۆ ئێمە هەمومان کە بیرەکەینەوە شتێک یێتە ناو مێشکمانەوە لە 100% ڕاستین نەخێر مرۆڤەکان هەمی غەڵەتەکە باوکە تۆ بارە دەرونیەکەت و چونکە خۆت ئەو غیرەیە و هەیە چونکە لە ناو مێشک و دڵ و دەروون تا هەستەکەی لە کەسانی تر کەمتری یا هەستەکەی ماف دەخورێ و کۆمەڵی هەست و شعورە هەیە ئەمە وای لێکردووی خەیاڵات دروستکەی ئەجینا وەڵڵاهی کچی من خۆم شخصیەن بە حەیەتی ناتوانم پێشبینی ئەوە بکەم بڵێم ئەمە وا دەرەچێ و ئەمە وایە و ئەمە وایە مەگەر لەگەڵ یادانیشم قسەم بۆ بکە زانیاری کۆکەمەوە چەند تێستێکی بۆ بکەین جا شتێکی لێ تێگەین یعنی ئەم کچەی من حەز ناکا کە سەرکەوتوو بێ دکتۆر یعنی یەکێ شتێکەکە گاڵتەی پێیەکە بە هینەوە جا ئەوە چییە ئەو کردوێتی یعنی نرخی کەسی بەرامبەری لا نییە وای لێ هاتووە یعنی
لە مەکتەب بەتەنیا لە ماڵە بەتەنیا لە مەکتەبێتوانێ بەتەنیا یەک هاوڕێ لە مەکتەبانیە لە ماڵە و قشکەکانی تااقەتیان نییە قسەی لەگەڵا بکەن یعنی وای لێ هاتووە ئەترسم لەوە خراپتی لێبێ هەنیە بێ بە خۆیان بچێتەوە بەسە بوو کچی من بۆ بم خاڵەوە کاکتۆریان بەدەست خۆم نییە کاتێکە بینم کەسێک لە من باشترە من پێم ناخۆشە بەدەست من بێ هەرچیم هەیە لە نایان بم حەزەکەم من لە هەموو کەس باشتر بم حەز ناکەم کەس لە من باشتر بێت و وابزانم ئەوەش مافی خۆمە کچی من هەموو کەسێک حەزەکە خۆی باش بێ ئەمە یاسای ژیانە ئەمە مافی خۆتە تۆ باش بیت مافی خۆتە تۆ سەرکەوتوبی مافی خۆتە تۆ یەکەمبی مافی خۆتە تۆ هەرچێک ئەمە مافی خۆتە بەڵام مافی تۆ نییە یەکێ سەرکەوتووە ڕقی لێ بێ ئەمە مافی تۆ نییە باوکە جان یاخود یەکێ سەرکەوتووە تۆ پاساو بێنیتەوە بڵێ نا ئەمە سەرکەوتوو نییە ئەمە فەشە لە ئەمەیە یانیوی لە ناو دڵ و دەروون تا هەمە پاساو هێنانەوەیە کچی من تەبریراتی پێ لە پاساو هێنانەوە بۆ خۆ مرتاقی بە چه حەقێت تۆ ئێستا خوشکەکە و سەرکەوتووە حەز ناکەی سەرکەوتوو بێ نابێ هەموو کەسی حەزەکە سەرکەوتوو بێ باوکە جان تۆ چۆن حەزەکەی سەرکەوتوبی خوشکەکەش حەزەکە سەرکەوتوو بێ بەڵام سەرکەوتنی خوشکەکە لەسەر حسابی تۆ نییە باوکە جان لەسەر حسابی تۆ نییە تۆ واتە سەورەکەکە خوشکە و سەرکەوتوو بوو تۆ سەرکەوتونی وا هەستەکەکە کچی پورەکە و یا دراوسێکە و یا هاوڕێکە و سەرکەوتوو بوو نمرەی بەرزیە نایتر خەڵک بە چاوی سوکسەی تۆ کە شتیوانێ با لە حیاتە شتیوانە مەفروزە تۆ بە سەرکەوتنی ئەوانیش دڵخۆش بی ئەوانی بە سەرکەوتنی تۆ دڵخۆشن ینی فەرقەکە ئالێرەیە ئەوان سایەن پیرۆزبایی دیەکەن تۆ نەک پیرۆزباییان لێ ناکەی ئەسڵەن هەر بیانوشان بۆ دۆزیتەوە ئەتەوێت لە سەرکەوتنەکانیان کەم بکەیتەوانێ ئەمێ کێشەی تۆ بڵێ ئەی بۆچی منوام خۆکارەکەی چییە؟ ئەی کەسانی تریش وەک من نین ئەوانش حەز ناکەن هەر خۆیان سەرکەوتوو بن ناوەڵڵا نەزانی کچی من ئەم حاڵەتەی تۆ ئێمە لە دەنوزانیار پێڵێن غیرە چکۆسی غیرە چی هەست و شعورێکە لە ناخی هەمومانە هەیە بەڵام لای تۆ زۆرە لای ئێمە بە ڕێژەیەکی کەمە ئێمە جارجارە حەسوودی بێیشەکەی پێمان ناخۆشەیەکێ لێمە باشتر بێ ینی خۆمە مەقام ناکەی بێکی تر حەزەکەین لەو باشتر بی نەمانە هەر هەیە بەڵام کێشەکەی تۆ چییە زۆر بۆ غیرەکە بۆتە هۆی ئەوەی کە تۆ ئێستا ئەم حاڵەتە و توش ببێت بە کەس مرتاح نەبی غەمباربی دڵتەنگبی بە ئاسانی تووڕە ببی کێشە و بۆ دروزێت تا دوای ینی کەیسەکەی تۆ حاڵەتی غیرێ حەسوودی کاکتۆگیان تۆ بە چی ئازانی کە من غیر ئەەکەم و حەسوودی بە کەسانی تر ئەبم وڵاکچی من بە چی بزانم خۆ من وەکو تۆ نیم هەر کەسێ ببینم یەکسەر بەڵام وەڵا هەموو شتێکە زانم من بە نیشانەکان نایزانم بەو سێ دانیشتەی کە دانیشتوین بەو نامانە و معلوماتانەی کە دایک و خوشکەکانە پێیان ناوم بە قسەکانی خۆتە بەوەی ئازانم تەبەن غیرە کۆمەڵی نیشانەی هەیە باوکە جان غیرە و حەسوودی کۆمەڵی نیشانەیە یەکێک لەوە بە سەرکەوتنی کەسانی تر غەمبارە بێ لە تۆ هەیە دووەم حەز ناکات هیچ کەسێ لەو باشتر بێ ئەمە لە تۆ هەیە سێەم کاتێک کە یەکێ سەرکەوتووە بێ وازانی لە بەشەکەی تۆی خواردووە نان خواردن و خەو و ئیسراحەتی وەکو جاران نامێنێت چونکە دایمەن تۆ هەستەکەی شتێک هەیە تەحەدا دەکا شتێک هەیە ئەوێ بەشەکەی تۆ بخوات لە هەمان کاتیشە کە یەکێ سەرکەوتن بەدەستێنێت تۆ پیرۆزبایی لێ ناکەی لە هەمان کاتیشە کاتێک کە دایک و باوکە قسە و مناقەشە و لەگەڵاکە ناچی گفتوگۆکەی لەگەڵ یانە شتەکان ڕووکەیتەوە ڕێی لێ ڕاکەی لە وەڵامەکان ڕاکەی هەموو ئەمانە و ئەو نیشانانەی تریش کە لە نووسینەکانە هەیە من وەختی خۆی هەموویم بۆ باس کردی هەمووی نیشانەی ئەوەیە کە تۆ غیرە و هەیە ئەنی معقول لە خوشکەکە قاتی جلەکرا چیت هەیە بە چی ئازانیەشی حەسوودی و پێبا کە تۆ قاتی جلی کڕی ئەگەر بەرامبەرەکە و نەیگوێ خوا پیرۆز بێ و یا بە لالووتێکە و سەیری ژنجانەی نازانم چی لە نرخێم کە دەوانێ ئەکی تەمە حەسوودی و پێبا یعنی ئەمە غیرە و لێیەکات کە بۆ شوێن نەگەڕۆین یاخود ئیشێگەکەی کە لە ئیشەکە دەستخۆشی و لێ نەکرد ئەمانە نیشان کچی من کە دەرەکەوێت تۆ ئەم حاڵەتە و هەیە و ئەبێ خۆشت چارەسەری خۆشە بکەی ڕێنمایی زۆر هەیە شت زۆر هەیە ئەتوانی ئیشی لەسەر بکرێ من چەند نمونەیەکی بۆیانمەوە کچی من کە بەسەر حاڵەتەکەی تو تەطبیقە بێم نمونانە بۆ ڕوونکردنەوە بۆ تۆشەوە بۆ میلانە من باسی گرەی دەرونی قابیلم بۆ کردیوەنەوە وتم گرەیەکی دەرونی هەیە پێڵێن قابیلە گرێ عقدەی قابیل ئەمە لە چێوە هاتووە لەوە هاتووە کە قابیل هابیلی برای خۆی کوشت حەزەتی ئادەم دوو کوڕی هەبوو خوا لە قورئانە باسێکە کە خێریان کردبوو مەسەلەن ئەمە ڕوایەتێکە خوا خێرەکەی قبول کردبوو لە هابیل لە قابیلی قبول نەکردبوو هەندێک ترێڵێ تەبەن نەوان خوشەکانیان ناوە بە یەکتری ئەو جوانتر بوو ئەو ناشینتر بوو کە علە ساشووی پێ بکە لەوەوە غیرەی لێ کردووە بەس ئەوەی زیاتر ئەوەی کە
صحیحە وڵێ ڕاستە ئەوەیە کە خوای گەورە خێرەکەی هابیلی قبول کرد هی قابلی قبول نەکرد غیرەی لێکرد و کوشتی تۆ نەگەشتەوەی بڵم خوا نەخواستە تعدا لە خوشتەکانەکەی بەس ئەمە غیرەکەی ئەمە غیرەی پێڵێن ئەم منافەسە و ئەم حەقدە و ئەم ڕقوکینێ لە ناوێ حەزرەتی یوسف سڵاوی خوای لێبێ براکانی چەند هەوڵیان نبی کوژن دوای قسیانە بیرەوە ئەو ڕقوکینەی براکانی کە بەرامبەری هەیە بوو لە ئەنجامی غیرەوە بوو لە ئەنجامی حەسوودیەوە بوو لەبەرەوەی کە باوکی زیاتر ئەمی خۆشەویست وەی زانی تر ئەم بەشەکانی ئەوانە خواهەسەی لە دوای شەبراکی چەند باش بوو لەگەڵیانە